دەتوانی ئەگەر یەک گولەک چییە بیچینی دارێکی بچینی وابی ئەمە شکو ئەو عالەمای عالەمبیدە کوردستانی ما ئەو جێڕێ ئەمە هەیدمان ئەو هەوای ئەمە هەیدمان کەس نیتی یعنی لو یعنی ئەمن بلێ وڵا ئەمە ڕاوەسمەتە حکومەت یان دارێکی دەچینی یان ئەوەکی دەچینی ئەوجا ئەگەر ئەمە بمانەوێت مملكتي مخبوش ببيت كردستان أواب ببيت أول أمن بيم نك أمن هم عالما بيم هما يعني شيناي كسكاي يعني نيمشة دكتورك يعني راستي اما باسی سەوزای دەکەم بەڕاستی هەرێمی کوردستان زۆر بێبەشە لە سەوزایی هیوادارم هەموو تاکێکی کۆمەڵگا هەوڵ بدە لە پێش ماڵەکەی خۆی لە گۆزەیەک بێ لە هەر شوێنێکی ئەم کوردستانە سەوزایی بدرەوشێنینەوە بنەخشێنین بەڕاستی بە نسبەت ئەم ساڵانی دوایی بەڕاستی لە پرۆژە ئەندازیارەکان و ڕێگاوبانەکان بەڕاستی سەوزایی مەحروم کرا هیوادارم حکوومەت چاوێک بەمە بدا بخشێنەوە هەر پرۆژەیەک هەر ماڵێک دروست دەکرێت پێویستە سەوزایی هەبێ هەر ماڵێک پێویستە باخچەیەکی بچکۆڵانی هەبێت ساڵانێک بەر لە ئێستا کەسێک لە فەڕەنسا گوڵێکی لێکردەوە فەڕەنسیەک پێگوت بۆ گوڵە لێ دەکەیەوە وتی داوای لێبوردنت لێ دەکەم فەڕەنسەکە وتی لە داوای لێبوردن لە من مەکە بڕۆ داوای لێبوردن هەموو فەڕەنسا بکە بۆیە سەوزایی لە مەزاری تەندروستیش زۆر گرنگە هەموو مرۆڤێک ڕۆژانە بەلایەنی کەم 5 دقە سەیری سەوزایی بکە و لە هەمان کاتدا بۆ پاک ڕاگرتنی ژینگە زۆر گرنگە چونکە سەوزایی مادەی دوان ئۆکسیدی کاربۆن هەڵدەمژێت کە مادەیەکی ژەهراویە مادەی ئۆکسجین فڕێ دەداتە دەرەوە کە مادەیەکە زۆر پێویستە بۆ ئینسان